لە دوای 16 ئۆکتۆبەرەوە نەوتی کەرکووک هەناردە نەکراوە و پەرلەمانی عێراقیش وەزارەتی نەوتی پابند کرد بە ڕاگررتنی کارەکانی کۆمپانیای کار لە کێڵگەکانی ئاڤانە و بای حەسەن. سەرۆکی لیژنەی نەوت و وزەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت هیچ کاتێک بەغداد ئیدارە ئەنجومەنی پارێزگای کەرکووکی لەو ڕێککەوتنانە ئاگادار نەکردوێتەوە کە ئەنجامیان دەدات. هەر بۆیە ڕاگررتنی نەوتی کەرکووک زیان بە کەرتی ئابووری شارەکە دەگەیەنێت. ئێمە بە هیچ شێوەیەک ئاگاداری ئەو ڕێککەوتنانین کە وەزارەتی نەوتی عێراقیکە لەگەڵ لیز لایەنێکە هەتا تەنان لەگەڵ شەریکاتانی کە نوێژن کاری یا بەرهێنان بکەن لە نەوتی کەرکووکە کەەوە مافێکی تەواوی خەڵکی کەرکووک و ئەنجومەن و ئیدارەکەیەتی کە ئاگاداری هەر شتێکی تازە بن کە لە سیاسەتی نەوتیان ڕۆدا بە پێی دەستور مادەی 112 یەکەم. طبعا بە هەمان شێوەش مەسلەی بەرهێنان لە نەوتی کەرکووکە ڕاگیراوە لە 16 مانگەوە تا ئێستا لە بەرەوەی کۆمپانیای کار بۆ ئەرکارساوە و سیستمێکی نوێیان هێناوەتە ناو ئیشەکەەوە کە بەپێی ئەو سیستەمە بەرهەم دێنێ ئەمە ناتوانن ئەو سیستمە بەکاربرن کەواتە وەزارەتی نەوتی عێراقی هەم ناهێڵێ کاری ئیشەکە بکە هەم خۆشی ئیشەکەی پێ ناکرێ. لە دوای ساڵی 2014 و سەرهەڵدانی داعش لە عێراق و کەرکووک حکوومەتی هەرێمی کوردستان دەستی گرت بە سەر کێڵگە نەوتیەکانی ئاڤانە و بای حەسەندا و لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە زیاتر لە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لێوە هەناردە دەکرد. شارەزایەکی ئابووریش دەڵێت ڕاگررتنی هەناردەی نەوتی کەرکووک لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە زیانی 1 ملیار دۆلاری بە عێراق گەیاندووە. ئەمە جگەل لەو زیانە ئابووریانەی بەر کەرکووک دەکەوێت. ئەو داهاتی دەستێکەوەیە عێراق لە کەرکووکەوە تەماشا بکەین لە پێش ساڵی 2023 نزیکەی 450,000 بەرمیل نەوت ئەڕۆیژ لەم کەرکووکەوە، بەڵام لە دوای ئەوە لە بینی 350 بۆ 450 خۆی بینیوەتەوە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە ئەم ڕێژەیە وەستا بەهۆی ئەوەی کە ناتوانرێت لە ڕێگەی بۆڕی نەوتی جیهانی و بنێنرێ ئەم کاریگەری ئابووری ئەگەر بە 300,000 بەرمیل تەخمین بکەین و بە 50 دۆلاری نزیکەی ئێستاکە ئەفرۆشێ لە بازاڕەکانی جیهانە مانگانە 450 میلیۆن دۆلارەکە، نزیکە 1 ملیار دۆلار زیاتر زیان کەوتۆ بە ئابووری عێراق بەگشتی و کەرکووک بە تایبەتی. و کەرکووک لە ڕووی ئابووری و بوژانەوەی داهات بە یەکێک لە شارە گەنگەکانی عێراق دێتە ژمار. هەر بۆیە بەردەوام ململانی سیاسی و ئابووریەکان لەو شارە سەریان هەڵداوە. وەکو شارەزایانی نەوت و ئابووریش دەڵێن سەرباری دەوڵەمەندی کەرکووک بە سامانی سروشتی، بەڵام بوژانەوەی کەرتی ئابووری لاوازە و شارەکە بە دۆخێکی خراپی خزمەتگوزاریدا تێدەپەڕێت کە بووەتە هۆی نیگەرانی هاو نیشتیمانیان و بێزاریان لە دۆخەکە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.